دەرمانی خۆشگوزەرانیش پێغمبەرمانەکە عەلەیهی سڵات وەسەلام بەوەی کە فەرموویە انظروا إلى من هو أسفل منكم ولا تنظروا إلى من هو فوقكم. أفرمي سيدي أوانا بكن تشيل أخوار خوتانن كسانك حتما لإيوا كم درامترن ياخود كم نا سپاس گوزارن یاخود ئەبینی خەڵکانێک هەیتیان بەڵام خۆش گوزەران نین گەر تۆ هەتەو خاوەن ئیمانی ئەمە پێویستە سوپاس و ستایشی خوای لەسەر بکەیت و هەرگیز سەیری ئەو کەسانە نەکەی کە لەسەر خۆمانن باسی دەوڵەمەندەکان بکەین یا وا بزانین کە ئەوان خۆش گوزەرانن قەت سەیری سەر خۆمان نەکەین و بۆ چونکە فەهوە ئەجدەڕ ئەلا تەزدەڕوا نعمەت الله عەلەیکم چونکە ئەمە بۆتان باشە بۆی کە ئەو نیعمەتانێک کە پەروەردگار پێیداون لە بەرچاوتاندا کەم نەبێتەوە. بۆشە خوای گەورە ئەفەرمیە قەد ئەفلح من زەکاها وقد خاب من دەساها. خۆشبەختە ئەو کەسەی کە دڵ و دەرونی خۆی پاک کردوێتەوە، ماڵوێرانە ئەو کەسەی کە ئەم مەوزوعی ئەم بابەتەی فرامۆش کردووە و هەوڵ نادا دەرونی خۆی پاک بکاتەوە لەو نەخۆشیانەی کە تووشە بێت. یەکێکی لەو نەخۆشیانە ئەوەیە کە ئینسان ناسوپاس گوزارە. جاوا بکەن ئینشاءڵڵا هەمیشە ئەو نیعمەتانەی کە هەمانە باسی بکەین چونکە خوای گەورە ئەفەرمووە ئەمما بنیعمەتی ڕەبیکە فحەدیث. باسی ئەو نیعمەتەکە ئەو نیعمەتانە بکە کە پەروەردگار پێی داوین. گەورەترین نیعمەتیش نیعمەتی ئیمانە. ئیتر ئەگەر شتەکان تریشمان هەبێت بێگومان ئەبێ باسی ئەو نیعمەتانە بکەین بە زمان بۆ ئەوەی کە سوپاسگوزاری خۆمان نیشان بدەین و لەو کەسانە نەبین کە ناسوپاس گوزارن و لەو کەسانە بین کە قەلیلەن ما تەشکوڕون زۆر کەمێکتان نەبێت سوپاس گوزارنینە. ئینشاءڵڵا خوای گەورە بکەین. خوای گەورە یارمەتی مامدا بۆی کە لە سوپاس گوزەران بینین و دڵ و دەرونی خۆمان پاک بکەینەوە لەو کەسانە نەبین کە دڵەکانیان تووشی ئەو نەخۆشیە بووە هەمیشە ناسوپاس گوزارن. ئامین ئامین. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.